سڵاو ڕێزمەیە لە خزمەت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەیەکی دیکەی ژیانەوە هاتوینەتە خزمەتان هەرو جۆرە کە ئاگادارن لە بەرنامەی پێشووشە عنوانمان کردبووتان بەرنامەی ژیانەوە بەرنامەیەکە تایبەت بە کێشەیە تیات لە کۆمەڵگا و لە بەرنامەی پێشوویشتە ئێمە جەخمان کردەوە لەسەر کێشەیەکە کە کێشەیەکی جیهانیە و لە کۆمەلگای جیهانی گرتووەتە بەروو بە تایبەت بە چینێکی خاص و تەبقەیەکی خاص نییە. میوانداریمان لە هاوڕێی گەلاوێژ کرد وەکو کارناسێک لەم بوارە یارمەتیمانیدا چەندین پرسیارمان مەترح کرد لە هاوڕێی گەلاوێژ و وەڵامی داینەوە. تاریخچەیەکمان لە کێشەیەتیات عنوان کرد لەسەر چۆنیەتی ئەم مەسەلە، لەسەر ئەوەی کە چۆن کۆمەلگای ئێران تا ئەو ڕادەیە تووشی ئەم کێشەیە بووە و ئەوە وەسیع و بەربڵاو خەڵک و بەتایبەت لاوانی کۆمەلگا تووشی ئەم کێشەیە بوون. هۆکارەکانی چییە؟ لەم بەنامەی ئەم هەفتەمانیش زۆرتر لێکدانەوەکەین لەو بابەتە و لە بەرنامەی پێشووە مەسەلەیەکمان عنوان کرد تەحتەوەنوانەوەی کە کافیە کە ئەوانەی کە تووشی ئەم کێشەن بەناو چه بیمار چه قوربانی ئەم قەزیە کە من زۆرتر تاکی دەخەمە سەر ئەوانەی کە تووشی ئەم مۆزەڵ و مشکلە بوون لەواقع باشترەوەی کە ئەوەیە کە نەوەکو نەخۆشێ بەڵکو وەکو قوربانیە کە تووشی ئەو کێشۆ گرفتە بووە و کۆماری ئیسلامی پەرەی پێدات. بۆیە تاکیدمان کردو لەسەرەوە کافیە کە فەردم کە معتادە تووشی ئەم کێشەیە بووە خۆی بیەوێت، ینی تاو خاستە لە دەروون خۆیە وجود خۆیە دروست نەوێ خۆی ئێرادە نەکات ناتانێت لەگەڵم کێشەیە ڕوبەڕوو بێتەوە و خۆی نەجات بەدەستیەوە. بۆیە پرسیار ئەوەڵم حەزەکەم لەوێ و دەست پێکەم سڵاوەکەین لە خزمەت هاوڕێ گەلاوێژ. هاوڕێ گەلاوێژ بەخێر بن. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامەیە. سپاس بۆ بەشداریتان هاوڕێ گەلاوێژ. پس پرسیار ئەوەڵم لەسەر ئەم بابەتە باسەکەم کە تاکید لەسەرەوە کردێتەوە کە ئەبێ معتادەکە خۆی ئێرادە بکە. ئێوە مەسئلەی ئێرادەی معتاد لە تەرکە مەسەلەی ئەتیادە چەندێک کافیە زانن؟ بەڵێ ئیرادە زۆر مهمە بەڵام کافی نییە. دلیلەکەش ئەوەیە کە مەسەن کەسێک کە پای شکابێ ناتوانین یەک دەفعە بڵێن لەسەر لاقت بێستە، دەبی پێشتر ببێ بۆ لای دکتۆر مەسەن لاق لە گەز بگرن ماوەیەک ئیسراحەت کە وردە وردە ئێسقانەکەی خۆی گرتەوە ئەوزار ڕاهێنان و تەمرینی پێ بکەن کەم ئسە وردە وردە بڕۆ لەسەر پێی خۆی. دروست مەسەلەی نەخۆشی احتیادیش ئەوەیە ئەو کەسانی کە بوونتە قوربانی ئەو مادە هۆشبەر و ماڵوێرانکەرە پێویستیان بە یارمەتیە، بەڵام دیارە ئەوەڵ ئیرادەی خۆیان زۆر پێویستە. ئیرادە چۆن بەدەستێن؟ هەمومان بۆ هەموو کەس ئاشنایە ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشیە دەبن ئەم بەڵایە دەبن ئینکاری دەکەن کە ئینگار نەئینگار هیچ اتفاقێک نەکەوتووەم وەزن زۆر باشە و کار دەکەم و ژیان دەکەم و دێم و دەچم و هەروەها خانەوادەکەش ئینکاری دەکەن کە بەبێەوە کە ئاگابێ لەوەی کە چۆتە ناو باتڵاقێکەوە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر لەنا ئەو باتڵاقەتان نقم دەبێ و نەتەنیا ژیان و ڕۆحی خۆی دەخاتە خەتەر بەکو ژیانی خانەوادەشی تێدەچێت. جا کەوابوو بە هەموو شتێک هەر کەسێ تووشی ئەو بەڵایە بووە دەبێ قبولی بکات کە ئەو تووشی ئەو احتیاج بووە و داوای شەرم نەکە لەوە کە داوای کۆمە بکە. وەختێ ئەو ئیرادەیە کە تەرکی احتیاج بکە دەبێ لە دەست لە بەزێک ڕەفتار و بەزێک خصوصیاتی تایبەتمەندی محتاج هەڵبگرێت. ئەز جملە قبولی بکە کە احتیاجی هەیە وەزی زۆر خراپە
هەم لەباری جسمیەوە هەم لەباری ڕوحیەوە هەم لەباری خانەوادەگیەوە هەم لەباری کۆمەڵایەتیەوە هەم لەباری مادیەوە حتا دەبێت ئەوانە قبول کە ئەو جارەکانە کە ئیرادەی کرد کە تەسیم بگریە ئەو جار وەزیفەکە دەکەوێتە سەر شانی خانەوادە و کۆمەلگا مەزورم لەو بەش خەڵکە کە هەم مەدەتکاری کاروباری کۆمەڵایەتین واتە توێژەری کۆمەڵایەتی یا مشاوری ئەموریشتمایی هەم پزیشک و پسپۆری کە لەباری ڕەوانشناسیەوە یا لەباری پزیشکی و تەجروبەی ئەوان هەیە کە بتوان یارمەتی ئەم نەخۆشانە بکەن یارمەتی ئەو کەسانە بکەن ئەمە تازە سەرەتایەک دەستپێکردنی ڕێگایەکی دوور و درێژە بۆیە کە دەبی ئەنجومەنهایەکی سەربەخۆ پێک بیان کە بتوە ئەو نەخۆشەکان محتادەکان بتوان بەبێەوەی کە ئێحساسی شەرم و سەرخوردەگی بکەن مراجعیان پێ بکەن تەشویقیان بکەن لەوێ معالەجەیان بکەن قسە و باسییان لەگەڵ بکەن جەلساتیان بۆ دانیان کاروباری تەفریحی دەگەڵیان بکەن وەختەکانیان بە کارهایەکی مثبت بە کارهایەکە تەئسیراتی مثبەتی بێ لەسەر ڕۆح و ڕەوانی خۆیان لەسەرەوەی کە ئەوان ئێحساس بکەن کە ئیتر ئینسانهایەکی غەیری موفید نین بەڵکو بگرە ئینسانهایەکی موفید و پێویستن بۆ کۆمەلگا و بۆ خانەوادە جایگا و یعنی منزلەتی خۆیان پەیدا بکەنەوە لەگەڵ ئەو بۆ چوونێک کە تا ئێستا پێیان کراوە لە کۆمەلگا وەکو مۆرێکی ینی مۆرێکی دەتوانمە لعنەتی لە نێو چاوارن دەدەن کە ئینسانهایەکی بەد ئەخلاقن زایف و نەفسن شتایەکی زۆر منفی کە لە جامعەی ئیسلامیدا و لە کۆمەلگایەکی دواکەوتوودا ئەو بەرچەسپانە لەوانە دەدەن وەگەرنا ئەمانە هیچ فەرقیان نییە لەگەڵ لەگە باقی ئاحادی کۆمەلگا و یا ئازای خانەوادە باکۆ تووشی گرفتارێک هاتوونە بێمەوە سەر پرسیارەکەت ئیرادا بەڵێ زۆر مهمە بەڵام کافی نییە دەبێ ئێقدام ئەمەلیشی بۆ بکەن ئەوەڵین کارەوەی کە داوای مشاورەیەکی ئیجتماعی لەلایەن دکتۆرێکی ڕەوانشناس بکەن دوایە بچن بۆ ئەنجومەنەکان و خانەوادەکانیشیان پاڵپشتیان بن یارمەتیان بکەن لە هەموو بابەتێکەوە ئیتر ئەو باری ئەمەلی کە خەرج و ئەوانە پێشتر باسمان کرد کە ئێمە سعی بکەین بە خەباتێکی دەستە جەمعی خانەوادەکان بە ئێترازێکی دەستە جەمعی خەرج و مخارجەکەی تەحمیل کەم بە دەوڵەت کە معالجەی ئەمانە ئەبێ ڕایگان بێ هەم لە خەستەخانە هەم لە ئەنجومەنهای باسپەروەری محتاداندا. زۆر سپاس هاوڕێگە لاوێژ هەرو جۆرە کە ئاماژەتان پێکرد لە واقع ئەتیاد نوعی ئەتیادە ڕەفتاری یانی سەوای ئەوەی کە لە بوارە جسمیەوە ئەو فەردە معتادە بە نەوعی خۆی نیازمەند دەزانێت بۆ تەسکینە ئێشەکانی دەردەکانی زۆرتر جەمبەی ڕەفتاری هەیە لە نەزەرێەوە کولەن چەندەوە ئێمە ئەتیادمان هەیە بە مەوادی مخەدر ئەتان بۆمانی باسکەن کە چەند نەوەن و ئوسولەن ئەم ئەتیادە ڕەفتاریە چۆنە کە فەرد گرایش پەیاکاتەوە حتا ئەگەر تەمایلێکیشی بە تەرک بێت بارها لەغزشەکە لەم مەسیرە بەڵێ ئێمە دوو نوع ئەحتیاجمان هەیە یەک خودی ئەحتیاج بە مەوادی مخەدرە یعنی بەدەن ڕوح و ڕەوان عادەت دەکە بەو مەوادە مخەدرە کە ئەگەر ئەو مەوادە هەموو ڕۆژێ بەدەن کە داوای دەکات تەمینی نەکات تووشی ناڕەحەتی و تووشی ئێش و ئازار و حتا حەزیانگویی و پەرێشان حاڵی دەبێت بۆیە دەبی ئەو مادەی بە بەدەنی بگە کە چۆن بەدەنی عادەتی کردو کە کەسی محتاج پێی وایە کە ئیتر ئەوە نۆرماڵە ئەوە عادیە کە وەختی مەوادەکەی مەسرەف کرد ئیتر بەدەنی ئارام دەبێتەوە پێی وایە ترەمە ژیانێکی عادیە کەسێک کە نەتوانێت بۆ خۆی اختیاری بەدەستخۆی نەبێت کە کەی مەسەڵەن مەوادی مخەدر لازم نییە هەر احتیاج بە هەر مەوادی مخەدر نییە دەتوانێت ئەلکۆل بێ دەتوانێت کار بێ دەتوانێت
شتی دیکە بێ دەتوانێت مثلا زۆر خواردن بێ سێکس بێ هەموو ئەوانە مادام کە بۆ خۆی کۆنتترۆلی نەما لەسەر زەمان و مقداری مەصرفی ئەم مەوادانە ئەم شتانە ئێتە دیارە ئەمە تووشی احتیاط بووە ئەمە باری احتیاط بە مەوادەکەی دەتوانێت زۆرتر باسی لەسەرکەین بەڵام من لێرەدا پێم خۆشە زۆرتر باسی احتیاطی ڕەفتاری بکەن احتیاطی ڕەفتاری ئەوەڵەن یەکێک لە ڕەفتارەکانی کە کەسی محتاج دەیکە زۆر بەرچاوە لە نێو هەمووشیاندا مشتەرەکە شاخصی مشتەرەکیان هەیە یەک ئینکارە دوو ئەوەی کە ئینگار نەئینگار هیچ ئیتفاقێک نەکەوتووە کە ئەو وەزی زۆر باشە و ئەو نیە دێ و دەچێ و لە ماڵەدایە و یا دەچێتە ئەگەر کاریشی لەدەست نەدابێ شانسی هەبێت چون ئەغڵبیوانە لەسەر کار دەردەکرێن بە هۆیەوە کە ئەو مەوادە ناتوانێت ئەوەندە تاسیدان دەسەر هۆش و ئاساب و فکریان کە ناتوان ئەو کارێکە کەسێکی نۆرماڵ دەکە ئەوان ئەنجامی بدەن معلومە کارفەرماش دەری دەکەن یا ئینگار نەینگا کە ئیتفاقی کەوتووە ئەسان زۆر زوو تووڕە دەبن زۆر حەساسن وەسواسن دەقیژێنن فاصلە دەگرن لە ئرتباطگیری لەگەڵ خانەوادەیان و هەروە لەگەڵ کۆمەڵگا خۆیان ئیزۆلێرە دەکەن بە تەنیا دەکەونەوە و پێیان وایە کە مەسەن ئیتراوە زۆر عادیە یعنی تەنیا ئرتباطێکی کە هەیەە لەگەڵ دنیای خۆیان و لەگەڵ مەوادەکەیانە و دنیاکان ئاوە چووکە دەبێتەوە کە بۆوان عادی دەبێتەوە کە چون هەموو ڕۆژە و کارە دەکەن ئیتر پیان وایە شتایەکی نۆرماڵە بێخەبەر لەوەی کە ئەم ڕەفتارانە ئەم زوو ڕەنجیە زوو تووڕە بوونە وەسواس بوونە قیژاندنە فاسڵەگرتن لە خانەوادە حتا لە جگەرگۆشەکانیان لە منداڵەکانیان لە خێزانیان لە دایک و بابیان لە خوشک و برایان چ ینی شتی دیکەی لێ دەکرێتەوە موسیبەتهای دیکەی لێ دەکرێتەوە تووشی ئیختلاف دەبن لەگەڵ خانەوادەیان بگرە زۆربەی ئەوانە کە بەسەرەن ئەگەر خانەوادەیان هەیە تووشی تەلاق دەبن ئەمانە هەموو هۆیەکەی ئەوڵەن هۆی ئەسلی مەوادی مخەدرە دووەم ڕەفتارەکانیانە کە هەمیشە تووشی جێرە و کێشە و ئیختلافات دەبن تووشی ئەفسردگی دەبن تووشی ناڕەحەتی ڕۆحی و ڕەوانی و ئەسەبی دەبن و هەروەها بگرە زۆر جاریش بووە کە ئەمانە تووشی خۆدکوشی دەبن یا خۆدزەنی دەکەن زۆرێک لەو کەسانی کە مەسەڵ من لە ئەینی کارکردندا پێشتر بینی بوون خۆزەنیان کردو خۆزەنی هەیەک تا حەدی مرگ کە جاری وایە شانسیان هێناوە کەسێک یا خانەوادیان بە فریان کەوتونە و بردویان دە بیمارستان چاکبوونیتەوە و بگرە زۆر کەسیش لە بێدەنگیدا لە تەنهاییدا لە خەڵوەتدا لە پارکەکان و لە سوزانم لە چۆلگاکاندا یا حتا لە قەبرستانەکان لە خیابانەکان تووشی و حاڵەتە کەوتونە و گیانیان لەدەستداوە کەوا بوو احتیاجی ڕەفتاری فوق العادە و مزێر و خەتەرناکە بەڵام مادام کە کەسێکە بۆتە قوربانی ئەم ڕێگایە وشیار نەکرێتەوە ئاگار نەکرێتەوە کە ئەم ڕەفتارانەی تۆ دەجاتیەوە کە سەرزەنیشیان بکەی پێی حاڵی کوێکە و ڕەفتارەی تو دروست نییە دووریکردن لە منداڵەکە لە خێزانەکە لە خانەوادەکەت باش نییە سایکە زۆرتر بێ ناو جەمع و ناوخان ئازای خانەوادە و ئاموشۆت لەگەڵ دۆست و ڕەفیق و خزمشتیوا زۆر بێ یا ئەمانە ئەوەش ئاماژە پێ بکەم زۆرتر هاتوچۆ ڕەفتاریان لەگەڵ ئەو کەسانە باشە کە وەکو خۆیانە زۆرتر لەگە هاتوچێ و کەسانە دەکەن و خانەوادە مۆزەفە بەبێەوە کە کێشەی دەگەڵ بکە و ئینتقادی لێ بگرێن ها ئەتو بۆچی لای فلانە کەسە پێی بڵێکە تۆ باشترە بۆ خۆت و بۆ خانەوادەکەت بۆ ئاندەی خۆت بۆ سلامەتی خۆت هەمەسە فاصلە بگری لەو کەسانی کە تووشی مەواد بوونی یا مەواد فرۆشن یا مەجلیسایە کە تێدا مەواد مەسرف دەکرێت بۆ خۆشگوزەرانی و بۆ ئەوە کە تەسکین
تەسکینێک بێ بۆ خۆیان وا ئەحساس دەکەن کە ئازارەکانیان تەسکین دەدەن بە مەسرەفی مەوادی مخدر و هەروە لە مەحفەلی زۆردا لە کۆڕ و کۆبوونەوەدا حتا جەژن دەگرن بۆ کە مەواد مەسرف بکەن کە پێیان وایە ئەمە بۆ خۆی ڕێگەیەکە کە دوور بنەوە لە ئازارەکانی ژیان حتا لەباری ڕوحیەوە لەباری کۆمەڵایەتیەوە و ئەو کەسانی کە هەمیشە عادەت دەگرن خۆ دەگرن بەوە ئەوە ڕەفتار دەکەن پیان وایە ئەوە دروستترین کارە باشترین کارە کە بۆ خۆیان دەیکەن ئەوە وەزیفەی ئازای خانەوادەیە کە پیان ڕابگەێن کە ئەم ڕەفتارانەی تۆ دروست نینە نەک بە کێشە کە ئەها تۆ وات کرد ئەها تۆ چی بۆ فڵانە شوۆنە تۆ ئەوەت مەسرف کرد ئەوە ماوادە مەسرف کردو بۆیە وا خومار بووە بۆیە دەخەوی بۆیە نان ناخۆی یعنی بە کێشەکردن مناسباتێک پێک دێ کە ئیتر ئەم عەزیزە کە تووشی مەواد بووە ئێحتیمال نەکە بە خانەوادەکە نەوێرێت دەگەڵان بەحس بکە بۆیە زۆر موهیمە کە لەسەر ڕەفتاری ئەم عەزیزانی کە تووشی ئەم مەوادە ماڵوێرانکەرە بوونە خانەوادە دقت بکەن بە ئێحساس مەسئولیەت و بە تەحملێکی زیاترەوە لەگەڵان مدارا بکەن نە بەو مانایە کە تەمکین بکەن کە خۆشیان ئینکار بکەن کە هیچ ئیتفاقێک نەکەوتووە ئەوە زۆر عادیە قەیناکە ئەمە هەروایە زوو تووڕە دەبێت نا بۆی تۆزی دەکە تۆ لازم ناکە لەسەر ئەو مۆوردە ئاوا تۆڕەبی ئێمە ئەو شکارە دەکەین یا ئەو شتێکە دەیڵێن بە خاتری خۆت و خانەوادەکەتە بە قازانجی تۆیە بۆ بە خاتری ئەوەی کە تۆ ئایندەت باشتر بکەین یەک شتی دیکە زۆر مهمە کە ئەو کەسە قوربانیانی ئێحتیاج دەڵێن ئەمە هەر وەختی پێمان خۆش بێت دەتوانین ئێحتیاج تەرەکەین لە ئایندەدا تەرکی دەکەین ئەمە خۆتفەریبێکی مەحز و گەورە و خەتەرناکە چون هەر کەسێ هەر ئێستا کە کەسێ مەواد مەسرف دەکە ئەگەر ئایندەی باشتر بێ دەبێت هەر ئێستا ئیقدام بکە چون هەر ئێستا کە مەواد مەسرف دەکە یعنی ئایندەکەشی دەکاتە قوربانی ئەمڕۆی ڕەفتاری ئەمڕۆی مەسرفی مەوادەکە بۆیە ئێمە بەتایبەت ئازای خانەوادەوە حتا کۆمەڵناسەکان مەدەتکارانی کاروباری کۆمەڵایەتی دەبێت ئەوە زۆر ئاگاهانە پیان گورزە بکەن کە تۆ بە تەنیا بۆ خۆ ناتوانین لە ئایندە ئێحتیاج تەرک بکەین تۆ دەبێت هەر لەمڕۆ ئیقدام بکەین ئەگەر خۆت خۆش دەوێت گاهەنیش زۆر کەس وایە کە نایسەلمێنی ئەوەندە چۆتە ناو باتڵەکە گاهەن دەبێت لێگەڕێکە سەریەوە بەرکەوێ ئەگە سەریەوە بەرکەوت ئەمجار متەوەجێ دەبێت کە ها واژ نەبوو کە بۆ خۆی پێیوا بوو هەر وەختێ بیهێوە دەتوانێت ئێحتیاج تەرکە هەروەها بێتە ژیانێکی ئاسایی دەست پێ بکە هاوڕێ گەلاوێ سپاس دەکەم ئێوە تاسی ئشارەتان کرد لە واقع بە تاسیری ئەتیاد لەسەر تاغیراتی شخصیەتی لە فەردە مۆتادا ئەم ئەفرادێک کە تووشی ئەم کێشە بن عمومەن خۆیان پێشتر مەسەن سری اختلال شخصیەتیان هەر بووە لە گوزەشە هەر ئینسان ئیمکانی هەیە مەسەن کەم و کۆڕی بێت لە بوارە شخصیەتی و ئەخلاقی و ڕەفتاری و بەڵام ئەتیاد چی لە یەکات ئەوە ئەتیاتە بەرجەستەیەکات و زعفەکانی ئەوەیتر بروزی تەقویەتێکە بۆ نمونە مەسەڵەن درۆکردن ئەوانەی کە تووشی ئەتیادە بن زۆر ڕاحەتە درۆکەن درۆکانیان گەورەترە بەقۆڵ جناب خود فەریبیەکەن ینی ئینکارەکەن ئەسان زۆر شت ئینکارەکەن فرە ڕاحەت لە کنار زۆر شت لە هەنجارەکان لە ڕەفتارەکان گوزەرەکەن منزەوی شەونەوە ئەمانە بە دروستی ئشارەتان پێکرد و نەخشە خانەوادە ئێمە ئەومەدونەوە بەرخوردمانەیە لە ناو خانەوادە نوعێکی کە زۆر ڕادیکاڵ ئەسان بەرخوردەکە ئەسان نەوەک حتا فەردێن نەخۆش وەک نەنگێ ینی من بارها بەعی نەخۆم بینیمە بیستمە کە خانوادە هەیە کە فەرد ئاوا بەو جۆرە نەخۆش و تووشی ئەم کێشیانە هەبووە لە ناو بنەماڵەکەیانە ڕاستەوخۆ پیان وتۆ تۆ نەنگی تۆ ئەنگەلی جامایی تۆ ئەنگەلی ئەم خانوات تۆ ئابڕووی خانوادەکەت بردووە بۆیە ئەو نەیتر سەرکوتیان کردە ئەوە نەوەی بەرخوردن بەرخوردی تریشمانەیە
کە یارمەتیە مەسەن من بنەماڵیشم بینیوە کە مناڵەکان بردووە حتا خوێنیشیان گۆڕاوە بەڵام کە هاتووەتە و چون ئەختلالات شخصیەتەکەی لە جێ خۆی بەرقەرار بووە دەستی بۆ ڕیشەکانی نەبردە بەقەڵ جنابەت لەگەڵ مشاورێ باشە مەشورەتی نەکردە ئەو ڕیشە چون بەرقەرارە سەریشی بەسەنگ بخوات بارها مەسەڵەن چاکسازی بکردێ هەڵگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگا و بنەماڵەکەی ئەبینین مەسەڵەن ماوەیەکە ترە بووە 6 مانگ حتا 1 ساڵ 2 ساڵ 3 ساڵیش پاکووە ولی دوایەوە دوبارە گەڕاوەتەوە لێرە نەخشە خانوادە چەنێ بەرجەسابینی کام ڕفتار نە ئەو ڕفتار ڕادیکاڵە یا ئەم ڕفتارەی کە بەقۆ معروف لیلی بەلالایەندان ینی من بینیمە حتا خانەوادە خۆی باوک یا برا چووە خۆی مەوادی تاهیە کردە فقط بەخاترەوە مەسەڵەن هەرا و دەنگ و عسەبانیەت و تووڕەیی نەبێت لە ناو بنەماڵە ئەم دوو بەخوردێکی خانەوادە بە عەزیزانی خۆیان دەیکەن هەردووکی یەک لە یەکی خراپترن هیچ کامیان باش نییە ئەوڵەن ئەمە دەبێ کۆمەڵگا ئاگایی بەوە پەیدا بکە کە کەسی تووشی احتیاط بۆ وەکو نەخۆشیەک چاوی لێ بکەن نەوەکو نەنگ ئەمە نەنگ نییە ئەم کەسانە ئەگە گەڕێنە دواتر هۆکارەکانی باس بکەین ئەو کەسانی کە تووشی احتیاط بوونە کەمبودی محەبەتیان بووە مشکلی مادیان بووە لە ماڵەدا تەبعیز قایل بوونە لە بێکار بووە فەقری مطلق لێرەداگە باسی فەقر دەکەین دەڵێن ئەو خانەوادێکێ بۆ خۆیان 10 بەرابەر لەژێر خەتی فەقری مطلقدا دەژین چۆن دەتوانن منداڵەکانیان مەسەڵەن تەئمین بکەن ئەوەش مشکلێکی ئیجتیماعی و حتا سیاسی کولی کۆمەڵگایە کەوا بوو ئێمە دەبێت لە بۆدێکی وەسێتەدا چاو لەو مەسەلە بکەین نەگەوەی کە ئەگەر منداڵێک لە خانەوادەی ئۆزێکی خانەوادە توش بوو تەردیکەی و زۆر کەس من لە کلیپدا لە یوتیوبدا دیتومە کە پەردەکەیان لە ژێرزەمینە بەستۆتەوە کە هەروە نانیان بۆ فرەداوەتە ژێرزەمین وەکو حتا ئاوە بە خودیەوە بە حیوانیش ناگرێت سەرسەر بە ئینسان کە بە چەند مانگ لە ژێرزەمین لە ڕایەنگرێت بۆ کە پاک بێتەوە ئەمە وەحشیانەترین زیدی ئینسانەترین شێوەیە کە نەتەنیا کۆمەگی ناکە وەکو تەسیر وادادنێت کە ئەم ئینسانە حتا لەباری ڕۆحی و ڕەوانیشەوە تووشی نەخۆشی جدیتر بێت بۆیە حتا 6 مانگیش وەکو ئێوە ئاماژەتان پێکرد ئەگەر پاک بێ مەواد مەسرف نەکە چۆن لە ڕیشەوە بۆ کارەکە نەچۆ و نەخۆشیەکەی ئێلاج نەکردووە دووبارە لەغزش پەیدا دەکەن و تێدەکەونەوە مەواد مەسرف دەکەن چه ئەوانەی کە مەسەڵەن چاوپۆشی دەکەن دەڵە قەیناکە پۆلی دەدەنێت دەڵم چوو مەوادەکەت بکرە بە هاوارد نەیە و بێدەنگ بی و ئەتراز نەکەی ئەمەش خۆی خیانەتێکی دیکەیە خیانەتێکی دیکەیە یعنی کۆمەک دەکەی کە ئەم کەسە ئەم فەردە ئۆزی خانەوادە لەم باخلاقەدا نوقم بێ کە دوایی هاتنە دەرەوەی زۆر سەختە کەوا بوو ئەوەڵەن پێشگیری لە بروزی هەر مشکلێک و موسیبەتێک و نەخۆشیێک زۆر سادەتر و هاسانتر و هەرزانترە کەوا بوو وەزیفەی خانەوادەکانە لە ئەوەڵەوە پێشگیری بکەن یعنی بە محبەتی لازم بە منداڵەکانیان تەمین لە حەدی تەوانی تەمینیان لە حەدی تەواندا هەروەها رابطەیەکی سەمیمانە کە منداڵەکانیان احتمالیان پێ بکەن ئەگەر لە دەرەوە تووشی مشکلێک بوون تووشی مەسەن لەغزشێک بوون ڕاحەت بێن لەگە خانەوادەکان باسکەن کە خانەوادە زوو بتوانن کۆمەگیان بکەن لە جیاتەوە کە ئەوان هیچ نەڵێن لە ترسان هیچ نەڵێن کە تووشی کێشە نەبن لە خانەوادە وەختی خانەوادەش پێ دەزانێت کەیتە تازە درەنگ بووە تازە کۆمەکردنی ناڵم غێری ممکنە بەڵام مشکلترە سەختترە پس خانەوادە وەزیفەیەکی زۆر مهمی لەسەرشانە ئەوەڵین کار کە دەبی بکرێن دەبێت علم و ئاگەی خۆیان دانیش خۆیان بەرنسەرێ خۆیان لەگەڵ عەزیزەکەیان کە تووشیان نەخۆشی بووە چن بۆ لای مشاور بۆ لای دکتۆرێکی ڕەوانشناس داوای یارمەتی بکەن
پێم وایە کە کەسێک لەوەڵە ئەو کارە بکە تەنیشتەکانش لە ناو خانەوادە لە بینی ئەو خانەوادە لەگەڵ ئەو ئۆزۆی کە تووشی ئەو بەڵایە بووە کەمتر دەبێتەوە کەوا بوو شانسی ئەوە زۆرترە کە ئەم کەسە زووتر متەوەجێ بێ و احتمال کە بە خانەوادەکەی داوای کۆمەک بکە هیچ ئیرادی نییە کە هەم فەردی محتات هەم خانەوادە داوای کۆمەک بکەن لە کۆمەڵگا متاسفانە ئێستا لە کۆمەڵگای ئێمە بەهۆی ئەوەی کە بۆچوونێکی خراپ زۆر منفی ئینسانی هەیە لەسەر احتیاط پێیان منگە پێیان عەیبە پێیان ئیرادە کە داوای کۆمەک بکەن هەروەها کەسێک کە محتاج دەبێت ئەترسێ داوای کۆمەک بکەن چون لە زۆر لە خانەوادەکان بەخودی خراپیان پێ دەکەن کێشیان لەگەڵ دەکەن هەروەها تەرگیان دەکەن ئەوانە ناسار تووشی کوچە و خیابان و کارتۆن خاوی دەبن لێرەدا ئەگە بم هەیە بە تایبەتی ژنانی کە تووشی احتیاط دەبن ئیتر وەزیەتەکە 10 بەرابەر لەوە خەتەرناکتر و خراپترە وەزیەت خراپترە بۆ ئەوان چون احتیاطی ژنان وەکو تابوویەک چاوی لە دەکرێت وەکو مشکلەیەکی ئەخلاقی و سرفی ڕەفتاری چاوی لە دەکرێت نەک وەکو نەخۆشیەکی کە تووشی احتیاط بووە کولەن تەر دەکرێت لە کۆمەلگا و لە خانەوادە بۆیە نەخشی خانەوادە زۆر مهمە بۆ کە بتوانن تاسیری مثبەتیان بێ یارمەتی عەزیزانیان بکەن دەبێت دانیشی خۆیان بەرنە سەرێ متالە بکەن لە تەجروبەی کەسانی دیکە کەڵک وەربگرن وەختێ دەبینە خزمێکیان دۆستێکیان دراوسێکیان ئەینی مشکلی هەیە شەرم نەکەن لەگەڵ یەکتر قسە بکەن کە تەجروبیاتی یەکتر کەڵک وەربگرن یەکتر ڕاهنمایی بکەن بەم جۆرە ئەگەر وابوو ئیتە خانەوادەکان دەتوانن پەیوەندێکی زنجیروار و وەسیع لەگەڵ باقی خانەوادەکان پێک بێنن هەتا بگرە من پێ وایە کە زەروریە کە ئەنجومەنێکیش ڕێکخراوەیەکیش پێک بێنن ئەو خانەوادانەی کە تووشی عەزیزیان تووشی ئەو مۆشکلاتە بووە لە وڵاتانی دەرەوە لە زۆر جێگا ئەو خانەوادانە یەکتر دەبین لە تەجروبیاتی یەکتر ئیستیفادە دەکەن لەو ئەنجومەنانەی کە مەسەڵەن من کارم لێ دەکرد زۆر جارەوە بۆ خانەوادەکانیشیان بان کردوون لەگەڵ نەخۆشەکە جەلسەی یعنی مستەمەر و دایمیان بۆ داناون کە بۆ کە بتوانن کۆمەکیان بکەن چۆن یعنی هەڵس و کەوت بکەن لەگەڵ نەخۆشەکەیان چۆن بەخورد بکەن کە لە زیاتیەوە کە تەنێش بە وجود بێ بێ احتمالی بە وجود بێ رابطەیەکی سەمیمیتر قابل احتمالێکی زۆرتر لە بینیاندا پێک بێ و ئەمانە خۆیان ئامرازێکن دەتوانن هۆیەک بن کە ڕاحەتر ئەم نەخۆشە ئیرادە بکە سبەینێ بچێ بۆ ئەنجومەنێکی باسپەروەری بتوانێت مەعالجەی خۆی بکە بە شەرتێ کە خانەوادەکەی لە پشتی بێ و کۆمەلگاش یارمەتی بکە کەوا بوو دەور و نەخشی خانەوادە یەکجار مهمە ئەدەمی ئاگایی بەوە خۆی یەکێک لە هۆکارەکانی پەرەپێدانی ئەم احتیاط لە کۆمەلگای ئێمەیە کە محتادەکان سەریان لە شێواوە زاتیان نییە باسی دەرد و مشکلاتی خۆیان بکەن زاتیان نییە داوای کۆمەک بکەن کەوا بوو ئێمە دەبێ ڕەویشێکی ئینسانی تر ئێلمانی تر و لە تەجروبیاتی خەڵکانی تر ئیستفادە بکەین کە بتوانین ئەم بەڵایە کەمترکەین. زۆر سپاس هاوڕێگە لاوێژ ئەرە جۆرە کاماجەتان پێکرد پس تەنها ئەوەی کە معتاد خۆی هەنگاو هەڵبگرێ کافی نییە ئەوە خۆی بەشێکێتی پس یەک حمایەتە خانەوادەش مەخصوسان بردنەوە سەرەوەی ئاگاهیانە دوو کۆمەڵگاز ئەو فەردە پەزیرش کات ئیسا بلاخەرە قوربانی ئەو مەسەلە بووە و بەجۆرە ناوی ڕەفتارکەن کە زۆرتر دچارە ئاسیبێ یا ئاسیبەکانی قوڵترەوە بێتەوە زۆر باشە وەکو پرسیاری ئاخرم هاوڕێگە لاوێژ ئێوە شارەتان بە دانەی لەو مۆوەردە کرد کە فەقرە گوستاردەگی فەقرە لە توولێ چواردەهەی گوزەشتە ڕژیم کۆمار ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ
زەخت و فشاری لەسەر بنەماڵەی فەقیر و هەژار زۆرتر کردوێتەوە واقعەن چاوەڕوانیش ناکرێت کە بارودۆخە ڕۆ بە باشی بڕوات ڕۆژ بە ڕۆژ هەژاری زۆرتر بووە ڕۆژ بە ڕۆژ ئەو کۆمەلگایە کە ڕوو بە ژێر خەتی هەژاریە هێڵی هەژاریە ڕۆن ڕێژیان ئەڕواتە سەرەوە لە کنارە و تەوەڕومە عەجیب و ئەفسار گوسیختە کە لە جامعە هەست ئێمە یەکش جالبە بینین کە بە نظرم نیشانات کە چەندێک تەئسیری هەیە دەست کۆماری ئیسلامی و بەتایبەت سوپای پاسداران لە ئەو هەموو نرخە تەوەڕم لە کاڵاهای ئەساسی و لە زۆربەی شتەکان پێداویستیەکانی جیان ئەڕواتە سەرەوە نرخی مەواد مخدر بەرعکس بە پای ئەو تەوەڕمان ناڕواتە سەرەوە من شانە کە دەسێ ها لە پشتی ئەمدەن لەو ئاستە نگایاڵێ و دانی لەو مواردە ئەوێنین کە گوستەرەی پیاکرار بە خاترم سیاستانە شایعبوونە ئەتیاد لە ناو ژنانە جامعاس جنابتان علەتەکەی لە چی ئازانن و ئایا بە نەزەرتان ئەوە نییە کە ئێمە تاسیری هەم بە تایبەت لە ڕووی پیاوانەوە هەیە هەم لە ڕووی ژنان ئەمە ژنان بە خاتر مۆقیەت و وەزعیەت دوشوارترێک نسبت بە پیاوان لە جامعەیە مەزهەبی و ارتجاعی خورافازەدەی جامعە ئێرانە هەمانە ئەو عوارزە زۆرتر بێت لەسەر ژنان طبعا بە پێی خودی ئامارەکانی دەوڵەت واروەها احترافاتی سەرانی حکوومەتی دەرەجەی موسیبەت و یعنی ئاسیب پەزیری ژنانی محتاج 10 بەرابەری پیاوانی محتاجە هۆیەکانیشی چەند شتە یەک ئەوەی کە خودی احتیاجی ژنان وەکو تابوویەک لە کۆمەلگا چاوی دەکرێت پێشتر ئاماژەم پێکرد وەکو مشکلێکی ئەخلاقی ینی وەکو فەساد چاوی لێ دەکرێت تاوەکە وەکو محتاج بۆ پیاوەکە بەڕێک خەڵک ینی عادیتر چاوی لێ دەکەن مادام کە ئەو بینشە هەیە بەسەر احتیاجی ژناندا بۆ خانەوادە نەنگێکی یەکجار گەورەیە کە ئەسئیتر ژن هەر باسی ناوێت ذاتی نییە باسکە کە مەسەن تووشی مەواد بووە بگرە زۆربەی ئەو ژنانش کە تووشی مەوادی مخدر بوونا یا هاوسەرەکانیان محتادن بۆەوەی کە ژنەکە احتراز نەکە و قیژە ژنەکە ئەوانش محتاج کردووە ئیتر یا هۆی تەلاقە هۆی فەقرە هۆی ناڕەحەتی ڕۆحی و ڕەوانی و عەسەبی و ئەفسردگی و توزانن بێکاری و عەدەمی ئازادیهای فەردی و فشار و سەرکوبی وەحشەتناکە لە کۆمەلگا لە ئەلەی ژنان بەڕێوە دەچێت بەڵێ بۆ ژنان بۆیە ئاسیبپەزیری ژنان 10 بەرابەری ئاسیبپەزیری پیاوانە ئەو ژنانە زۆر تووشی کارتۆن خابی دەبن بۆی کە بتوانن خۆیان زیندوو ڕابگرن و هەروە ماوادەکەیان تەهیەکەن تووشی تەنفرۆشی دەبن مادام کە تووشی لەش فرۆشی بوون ئیتە تووشی ئەنوای نەخۆشیهای ئەفونی وەکو ئەیدز و هێپاتیتیش دەبن زۆر جارەوانە حاملە دەبن منداڵیشیان دەبێت بە ساڵانە بە هەزاران منداڵی محتاج لە دایکانی محتاج لە دایک دەبێت ڕێژەی ئەو ژنانی کە مەسەڵەن محتاج بوون و کارتۆ خابەکاندا ڕێژەیان زۆر زیاترن لە پیاواندا ڕێژەی مەرگ و میری ژنانی محتاج بە نیسبەتی پیاوان زۆرترە چون ئیتر ئەمانە هیچ سەرپەنایەکیان نییە ئەگەر پیاو شانسێکی هەیە لە لای ڕەفیقی فڵانی مەسەڵەن خزمێکی دەتوانێت مێنێتەوە بۆ ماوەیەک یان بۆ مانگێک زستانەکەی تێپەر دەکە ژنان ئەو شانسەشیان نییە کەوابوو ئەدەمی ئاگاهی کۆمەلگا ئەدەمی ئاگاهی خانەوادە و هەروە ئەفکاری پیاو سالارانە لێرەشدا ڕەنگ دەداتەوە لەسەر ژنانی محتاجدا هەمووی ئەوانە دەستیان داوەتە دەستی یەک کە ژنان بەرەو پەرتگای ژیان بچن ینی هیچ ئایندەیەکیان نەبێت ئەو ژنانە کارتۆن خابن حتا زۆرجێ لەو خانەهای گەرم کە جاروبارە لە شارە گەورەکان دەچن لەوێ دەخەون زۆر زوو دەریان دەکەن
هیچ ئەو ژانێت زاتیشیان نییە کە بچن داوای کۆمەک بکەن لە چێ داوای کۆمەکەن مادامکە بۆ هیچ کەس مهم نینە نە بۆ خانەوادەیان نە بۆ کۆمەلگا نە بۆ دەوڵەت کەوابوو ئاسیب پەزیری ئەوانە بە 10 قات لە ئاسیب پەزیری پیاوانی محتاج زیاترە ئەمە خۆی فاجعەیەکە فاجەیەکی ئینسانی کە ژنانی ئێران بەگشتی جزوی محرومترین و فەقیرترین قشری کۆمەلگانە جا کافیە تووشی موسیبەتێکی ئاواش بی ئیتر ئەمە نەتەنیا ژیانیان دەکەوێتە خەتەرەوە باکو هەست و نیستیشیان ئایندەشیان دەکەوێتە خەتەرەوە ئایندەی وان ئەو نیە منداڵەکانیان محتاج لەدایک دەبن کەوابوو ئایندەی کۆمەلگاش زەرمەند دەبێت ئەمە فاجەیەکی کۆمەلگایە ئەمە فاجەیەکی ئینسانیە بۆ کۆمەلگای ئێمە من ئەوەش بڵم کە واقعاً بانی هەموو ئەو مصیبەتانە ئەو بەدبەختیانە خودی کۆماری ئیسلامیە من باوەرم بەوەیە کە تەنیا ڕێگای نەجاتبوونی خەڵک لە هەموو مصیبەتەکان و بەدبەختی و فەقر و فەلاکەت و بێکاری و گرانی و احتیاج و باقی مصیبەتەکانی کە فەساد و فاحشا ڕوخانی کۆماری ئیسلامیە ئەمەش بە ئاگاهی بە پێکێنانی ڕێکخراوەهای خەڵک دەتوانێت پێک بێت وەکە خەڵک بتوانێت بەو ئاگایە بگە و ڕێکخراوە پێک بێنێ و کە بتوانێت ئەم دەوڵەتە سەرنەبوونکە پێویستە کە خەڵک وشیار بێ کە تووشی ئەم مادە هۆشبەرانە نەبێت کە ئەگە تووشیش بووە کۆمەکیان بکەین کە لەو وەزیەتە بێنە دەرێ کە بتوان ئایندەی خۆیان دروستکەن دەست لە دەستی هاوچینەکانیان بتوانن ئەم دەوڵەتە بڕوخێن و کۆمەلگایەکی ئاسوودە و بەرابەر بەدوور لە هەر چەشنە جیاوازی و فەخر و فەلاکەت و تەبعیز و ستەم و تند و تیژی و احتیاج و مصیبەتهای کۆمەڵایەتی پێک بێنن ئەمەش مسۆگەرە ئەگەر ئێمە بە وشیارانە یارمەتی یەکتر بدەین و هەنگاو بنین لەو بابەتەوە زۆر سپاس هاوڕێگە ناوێژ بەڕاستی وایە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ سیستمی کۆماری ئیسلامی بە تایبەت لەم ساڵانەیە خیردا ئێمە ڕێژەیەکی زۆر بەرچاومان لە گوستەرەی ئەتیاد لە نێو حتا دانشاموزە بینی و بە تایبەت کچان کوچە و کۆڵانەکانی جنوبی تاران بەپێ ئەو گرتەویدۆ وێنانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە ڕێژەیەکی زۆر بەرچاو لە ژنان نیشانە لەناو کوچە و کۆڵانانە بەڕاستی لەلایەن ڕژیمەوە هیچ ئومیدێک نییە ئەوە یەکلاکەرەوەیە بەڵام هیوامان هەیە هاوڕێگە لاوێژ من هەم لەسەرەوە بابەتە بۆ نمونە ئێمە ڕێکخراوە ژینگەیەکانمان زۆر باش ئەمەڵیان کردووە ینی زۆر پەریان سندووە مەخصوسەن ئالەم یەک و هەفتەیە خێرە ئەبینین چالاکیان زۆر بەربڵاوە بۆ ئەوەی کە ژینگەی کوردستان بپارێزن ئایا ئەکرێ هەر لەو تەجروبیاتە ئستفادە بکرێ بۆ مەسەلەی ئەتیادیش ینی هەرو ڕێکخراوانە نەتەنیا لە ژینگە بلەخەرە ژیانەوەی کۆمەڵگا ژیانەوەی ئەم واتادانە و ڕزگارکردنیشیان ئەرکێکی ئینسانیە کە ئەبێ لەسەر شانمان سەنگینی بکات و کاری بۆ بکەین بێگومان دەتوان بەڵام پێویستە چۆن بە پێ خودی ئامارەکانی دەوڵەت ینی ڕێژەیەکی زۆر لە خەڵکی ئێران و بە تایبەت کوردستان تووشی ئاوادی مخەدر بوونە واتە خانەوادەهایەکی یەکجا زۆر بە ڕێژەیەکی یەکجا زۆر دەگیرن لەگەڵ ئەو مەسەلەیە تەنیا ئەو ئەنجومەنی ژینگە بە تەنیا ناتوانێت بەکو دەوی خانەوادەکانیش ینی بتوانن لەگەڵەوانە لە تەجروبیاتی ئەوانە استفادە بکەن هاوکاری خانەوادەکان بکەن کە ڕێکخراوی تایبەتی خۆیان پێگەن و هەروەها یارمەتیشیان بکەن کە چۆن دەتوانن مەسەن ژیانێکی سالم بۆ عەزیزەکانیان جێبەجێ بکەن وتم بۆ علاجی دەرمانکردنی محتادان یا ژیانێکی دووبارە
بەبێەوەی کە واقعەن ئیمکاناتی ژیان بۆوانە فەرامکەی مسۆگەر نییە. یەکەوە کەوانە دەیبێنە بگەڕنەوە ناو خانەوادە، بگەڕنەوە ناو کۆمەلگا، کاریان پێ بدەن، فعالیەتی سیاسیان هەبێ، کۆمەڵایەتیان هەبێ لە ئەنجومەنەکانی ژینگە پارێز، لە لە دەسای کوونەوەردیدا بەشدار بن، لە وانەکانی وەرزشدا بەشداریان بدەن. ئەمەش بەکاری زۆر ینی چڕ و پڕ و هەمەلایەنە دەکرێت، تەنیا بەلایەنێک ناکرێت. بێگومان ژینگە پارێزان دەتوان دەور و نەخشی زۆریان هەبێ وەکە بتوانین یارمەتی و خانەوادانە بکەن، بتوان ڕێکخراوەی ئەوانش ڕێکخراوەی خۆیان پێک بێنن. من جەخت دەخەمە سەر پێکێنانی ڕێکخراوەی سربەخۆی خانەوادەهای محتاجین. پیا ئێستا ڕەنگە بڵن ئەی بە ئێمە وەکو خانەوادەی محتاجین ناومان بچێتە دەرێ. نا ئیتفاقەن ئەوە ئیفتخارێکە کە ئێوە هیممەت دەکەن کە ڕێکخراوەیەک پێبێن کە ئایندەی خۆتان و منداڵەکانتان و ئایندەی کۆمەلگاش بپارێزن. ئەمە ئیفتخارێکی زۆر گەورەیە کە بتوان لەو ڕێگەیەدا کارێک بکەن، لە تەجروباتی یەکتر استفادە بکەن و ئێمەش وەکو ئێمە وەکو کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران، ئێمە وەکو فەرد لە هەر شوێنێکە هەین شان بەشانی ئێوە، پاڵپشتی ئێوەین، یارمەتی دەری ئێوەین لە هەر بارێکەوە کە لە دەستمان بێ. بۆیە من پێم وایە ئەم فاجعەی ئینسانیە، ئەم موسیبەتە کە هەم جەهانی و ئەم بە تایبەتی لە ئێران و کوردستان زۆرە هیممەتی دەستەجەمەی پێویستە. زۆر سپاس هاوڕێگە لاوێژ. من پرسیارترم نییە بۆ بەرنامەی داهاتوویش قەتعەن لە تەجروبیات جنابەت استفادەکەین کەڵک وەرەگرین. من هەدەفمەوەیە کە بەرنامەی بعدی چون لەم دوو بەرنامە لەسەر چۆنیەتی تاریخچەی و نەحوەی بەرخوردە فەردە معتاد و کێشەکانیان و مشکڵاتی شخصیەتی و ڕەفتاری کە هەیەە بەرخوردە جامعە بەرخورد خانوادەکان باسمان کرد. حەزەکەم بەرنامەی داهاتوومان بڕۆینە سەر خودە فەردە معتادەکە و ڕەوش هەیەکە بۆ تەرک هەیە عمومەن ئیسە بێژگە لە حمایەتهای خانوادە کۆمەلگا ئەمانە هەمووی بەکنار ئەمانە هەمووی بووێت، بەڵام بۆ کەمکردنەوەی ئازار و ئێشەکانی و بۆ ئەوەی کە ڕاحەترە و هەنگاوە هەڵبگرێت موفەقتر بێت ئەڕۆینە سەر ئەو بابەتانە و زەحمەت بە جنابەت ئەدەین و لە بەرنامەی داهاتوویشە لەسەر ئەو مۆزوعاتە کارەکەن کە بزانین کام ڕەوش باشترە، کامی زۆرتر جواوی داهاتەوە و بەڵکوەوەی کە بتانین ڕاهکارێ عەمەڵی ڕاهکارێ باش پێشکەش بە کۆمەلگا بکەین بۆ ئەوەی کە ئەوانەی کەوا تووش بوون، ئەوانەی کە قوربانی ئەم مەسەلە بوون ڕزگاریان بکەین، هیوا و ئومیدێک لە دڵیان ڕۆشن بکەین. زۆر سپاس بۆ بەشداری هاوڕێگە لاوێژ، سپاسگوزارم بۆ ئێوەی بینەرانیش کە تا هەم کات و ساتە لەگەڵمان بوون. تا کات و ساتێکی دیکە و تا ژیانەوەیەکی دیکە هەمیشە شاد و بەختەوەر بن.